بینەرانی بەڕێز خۆشەویستان بەم کاتتان باش بە خۆشحاڵەوە لە ئەڵقەی شوێنەوەی بەرنامەی چاوپێکەوتن لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن سەبارەت بە پرسێکی دیکە لە میوانداری لە ئەڵقەی جاری بەرنامەکەمانە میوانداری بەڕێز سیروان عەبدول نووسەرمان کردووە لە مەڵقەیە گفتوگۆکەین سەبارەت بە چەمکی ئەلمانیەت. ئێمە پرسین ئەلمانیەت چییە؟ ئایا دیدی ڕۆشنبیری کوردی بۆ ڕاوەکردنی ئەم چەمکە تا چەند دیدێکی زانستی و بابەتیە؟ ئایا جێکەوتەکانی ئەلمانیەت لە واقعی ئێمەدا بوونی هەیە یان نا؟ ئیسلامی سیاسی وەکوی هێزێکی سیاسی ئاینی لە کوردستان گەشەی کردووە یان بە پێچەوانەوە؟ ئەگەر گەشەی کەوتووە جێکەوتەکانی ئەم گەشەکردن لەسەر فەزای ئازادی و ژیانی کۆمەڵایەتی و پەروەردەی لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و کۆمەڵێک پرسی دیکەی پێویست بەمە لەگەڵ بەڕێز نووسەر سیروان عەبدولین کاک سیروان بەخێراتم دەکەم. پێم خۆشە سەرتا سەبارەت بە چەمکی ئەلمانیەت دەست پێ بکەین. بێگومان ئەلمانیەت هیچێکە لەو بابەتانی کە مشتومڕێکی زۆری بەدوای خۆی هێناوە لە وەسەتە سیاسی و فکریەکانەوە تێگەشتنی جیاواز بۆ ئەم چەمکە لە ئارادایە. پێم خۆشە تێگەشتنی تۆ بۆ ئەم چەمکە بزانم. چەمکی ئەلمانیەت من پێم خۆشە ناوی نەنێم چەمک حەزەکەم تۆزێک جیاتری کەمەوە چونکە بەڵێ چەمکی ئەلمانیەت لە زمانی ڕۆژانەیە بەکاردێت چ لە ناوەندی سیاسی ڕۆشنبیری کوردیا و چ لە وڵاتانی تری شەوانەی کە زۆر بڵێن خەمی ئەکادیمیان نیە و زۆر وردەکاران ناچنە سەر و باسە ناوێنن چەمک. من پێم باشە تۆزێ ورتری کەمەوە بەوەی کە سێ اشتقاقەیە لە وشەیەوە هاتووە قسەیەک لەسەر و سێ اشتقاقە بکەم. یەکەمیان ئەوەی کە ئەلمانیەت بە شێوەیەکی تەقلیدی بۆی بڕۆم ئەلمانیەت لە چیەوە هاتووە لەکوێوە هاتووە و بیرۆکەی پشتیەوە چییە یان چی بەهایەکی لە پشتەوە وەستاوە. بچمە سەر قسەیەک لەسەر ئەلمەنە سکولاریزیشن و دوایشە چمە سەر قسەیەک لەسەر ئەلمانیەت. یەکەم شت ئەمەوە قسەیەک لەسەر سکۆلاریزم بکەم ئەلمانیزم کە لایەمە وەک چەمکێک بەکار نایەت و وەک بڵێن با بڵێن پرۆژەیەکی سیاسیش وەک پرۆژەیەکی سیاسی زیاتر تێکەڵەکرێت بە ئەلمانیەت و زۆرجار تێکەڵەکرێت بە ئەلمانیەت. ئەزانم میشەکە تۆزێ قرس بووە با تۆزێ لە یەکام بکەمەوە. بە کورتی ئەلمانیەت لە وەک وشەکە لە ئەسڵا لە وشەی سەکیلومەوە هاتووە سەکیلومی لاتینیە. سەکیلوم بە معنایەوەی کە شتێکی ئەم سەردەمەیی ئەم سەردەمە سەکیلوم یعنی ئەم سەردەمە ئەم کاتە سەرگەی لە ناواخنی خۆیان ئاماژەیەکی تایە بۆ سەردەمێکی تر یعنی بە معنایەکی تر ئاخیرە دنیایەکی تر. ئەلێرەوە ئەم شەیە هاتووە. ئەگەر ملاحەزە بکەی سەکیلم یان ئەم سەردەمە ئەم سەردەمەیە هیچ ئاماژەیەکی تیان نییە بۆ دین چونکە کاتێک ئەم بیرۆکەیە هاتوو کاتێک خەڵکانێک باسی دنیایەکیانە کرد کە ئەم سەردەمەیە و سەردەمێکی تر نییە بۆعدێکی میتافیزیکی نییە زیاتر مەبەستیانەوە بوو کە ئەم دووە جیاکەنەوە نەک ئەوەی کە خیتابی دینی چی لێ بکەین ئەو کاتە دیارە خیتابی زاڵی هەبوو لە کۆمەلگایە. لە درێژەی خۆیان ئەمە لە سەردەمی زاڵبوونی کلێسادا هەر ئەم سەکولیمە بۆ شتی تر بەکارهات اینجا وشەی ئەلمەنەی لێ اشتقاق کرا ئەلمەنە بۆی کە کۆمەلگا ئێستا بەمانە تازەکەی دێمەسەری بەڵام ئەو سەردەمە کاتێک ڕاهیبەکان خۆیان جیا کردەوە لە کەنیسە دەرەچوونە دەرەوە ئەیانەوێت ئیتر کەسی ئەم سەردەمە بن ڕاهیبەکان لە کەنیسە دەرەچوون دەرەوە ئەمانە ئیتر کەسی ئەم سەردەمە بن کەواتە ئەمەیە ئەلمەنە. بەدوایە کاتێک پرۆتستانتەکان جیابوونەوە پرۆتستانتەکان کاتێک باسی ئەوەیانە کرد کە ئێمە ئیتر کەنیسە ببێ بە مڵکی خۆمان و لە دەوڵەتی بسەنینەوە ببێتە مڵکی خۆمان دەسەڵاتمان بەسەرهاوی و خۆمان ئیداری بدەین ئەمە ناو لێنرا ئەلمەنە. بەڵام لە 1970ەکانی ئەوروپایە ئیتر لە سەردەمی ڕۆشنگەریە مانایەکی تر وەرەگرێ چونکە لە 1970ەکانە کاتێک ڕۆشنگەری کەوتەوە ئیتر خیتابی علمی گرفتی زۆری بۆ دروست بۆ خیتابی علمی زەختێکی گوشارێکی زۆری کەوتە سەر و خەڵکانێک بە ناوی ئیندیڤیدوالیزم و فەردانیەتەوە ڕوبەڕووی دەسەڵاتی مطلقی کەلیسا بوونەوە ویستیان دەستگاکان لە دەستی کەلیسا دەربکەن لێرەوە ئەلمەنەکردنی کۆمەلگا یان
بەمانایەکتر ئالێرە مستەڵەحی سکولاریزم دێتە ناوەوە ئەلمانیزم دێتە ناوە باسیەوە کراکە دەوڵەت کارێک بکە ئیتر کارکردی ئاینی بەسەرەوە نەبێ یان پیاوانی ئاین دەسەڵاتیان بەسەر ئەویان لەسەر و بڕیار و بەهایانیان نەبێت کە لە دەسەڵات لیان لە حکوومەتە بڕیاری لەسەر دێ هەمان شت دەسەڵات ئالێرەیە فەرقێکی زۆر گرنگەکەوێتەوە دەسەڵات چی لەگەڵ دەسەڵاتی ئاینیە بکە یان چی لەگەڵ قەشەکان و لەگەڵ ئیمامەکان و لەگەڵ هەرشی پیاوێکی ئاینی ترە بکە ئالێرە ئەنشقاقێکەکەوێتەوە دێمەوە سەرە منشقاقە بەس بە کورتیەوە بڵێم کە خێتابی ئەلمانیزم یان بیرۆکەی ئەلمانیزم یان با بڵێم پرۆژەی ئەلمانیزم لەو سەردەمی ڕۆشنگەریە لە ئەوروپا زیاتر مۆژێکی وای بەسەرەوە بوو کە ڕەخنەی دینی هەبوو ڕەخنەی دین لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی مۆراڵیشەوە بەم دوو جۆرە ئیتر تابعێکی وەرگرت ئەلمانیزم ئەوە بێت کە ڕەخنەی دینەکە ئەمە درێژەی هەبوو دارێتر هەر لەو سەردەمانەدا بوو شۆڕشی فەڕەنسی ڕوویدا ئەمە ئەو ڤێرشنە و ئەو نوسخەی ئەلمانیەتی لە فەڕەنسا دروست کرد کە پێڵەن لایسیتێ کە تۆزێک جیاوازترمەوتە منشقاقێکەکەوێتەوە ئەم منشقاقەیە لایسیتێ لە فەڕەنسا کە ئێستاکەش هەر بە ناجی خۆی چۆتە پێشەوە زیاتر ڕەهاگەرە زیاتر بە ئایدۆلۆژی کراوە ئەم نەوعیەتە لە ئەم جۆرەیان ئەم ڤێرشنەی لە ئەلمانیزم لە زۆر شوێنە دژایەت یەکرێت تا ئەو شوێنەی کە بە هەندێک بە هۆکاری هەندێک بڵین شتیتر کە من دوایەگە پێویستکە دێمەوەسەری وای کردووە کە لە وڵاتانی ترا لەوانە لە عالەمی ئیسلامیە بە دژایەتیکردنی دین یان هەر وەک داوایەک بۆ نەمانی دین حەزەکەم باسەکەم بگەین مەسەر بوورە تۆزێک درێژەی پێ دەمەزان باسەکە جوابەکەم درێژ بوو لێرە لە دوای ئەلمانیزم ئەلمانیەت قسەیەک لێ بکەم ئەلمانیەت چارلز تایلۆر کە منەزەرێکی زۆر توانای کەنەدیە منەزەرێکی زۆر زۆر بەتوانای بواری ئەلمانیەتە سێ جۆر لە ئەلمانیەت تهدید دەکات تاریفکردنی ئەلمانیەت زۆر قورسە من بۆیە جارێ ئەلمەنم قسە لێ کردو اینجا ئەلمانیزم اینجاکە ئەلمانیەت بە معنایەک بە معنای یەکەم کە باسم کرد لای تایلۆر ئەوەیە کە تۆ بتوانیت دەستگاکان لە دیندا ماڵی معنایەکی ترەوەی کە تۆ کۆمەلگا بتانی وا بکەی ئیتر خەڵکی دینداریان ئایندار ئیتر ئاینداری کەم بێتەوە لە کۆمەلگایە و بەرەبەر ئەلمەنە ببێتەوە کۆمەلگایان سکۆلار ببێتەوە سێم معنای چارلز تایلۆر ناوێنێ conditions of beliefs بۆی کە مەرجێک دانێ مەرجی سکۆلاری پێڵێن مەرجی ئەلمانیەتی پێڵێن بۆی کە تۆ بیری خۆت ئایدۆلۆژیای خۆت بە ئاینی خۆت جیهانبینی خۆت بە یەکێک لەو اختیاراتانە بینی کە لە کۆمەلگایە نەک ئاینێک تۆ داوا بکەیت کە هەیمەنەی بەسەر دەسەڵات و بەسەر هەموو وڵاتە هەبێ و هەیمەنەی سیاسی هەبێت و هەیمەنەی کۆمەلگاییشی هەبێت زۆر باشە کاکسیوان ئەمە پرسیارێک لێ بکەم ئەوەیە کە یەکێک لەو خوێندنەوەی کە بۆ ئەلمانیەت لە دنیای ڕۆژهەڵات و ژیانی ئیسلامی ئەکرێ ئەوەیە کە ئەلمانیەت قڵاوی واقعی کۆمەلگای خۆرئاوایی و مێژووی خۆرئاوایی و کەلتوری خۆرئاواییە لە سیاقی گەشەکردنێکی مێژوویی کۆمەلگای خۆرئاوایی سەری هەڵداوە ئەوەیش بە تایبەت پاش هەیمەنەی بەردەوامی کڵێسا بەسەر دەوڵەت و هەموو جومکە سەرچەکانی حیاتە پاش دژایەتی بەردەوامی کڵێسا و لاهوت بۆ زانست و بۆ زانایان و بۆ هەر پێشکەوتنێکی فکری بەڵام ئەم ڕەوشە لە گیانی ئیسلامیدا ڕووی نەداوە ئەم بەریەکەوتنە نێوە گەورەی نێوان زانست و دین لە جیهانی ئیسلامیدا ڕووی نەداوە بۆیە بەڕاستی ئەلمانیەت پێویستیەکە بۆ کۆمەلگا خۆراواییەکان نەک بۆ کۆمەلگا ڕۆژهەڵاتی و ئیسلامیەکان تێگەشتنی تو لەمبارەوە چییە؟ من ئەلمانیەت ئەوەی کە تا چەند دەسەدا بۆ ئێرەیان نا پێویستەکە لێرە هەبێیان نا تا چەند لە کولتوری ئەمە هەڵقوڵاویان نا بەوە سیرەکەم کە ئەلمانیەت دیفاع لە چی بەهایەکەکە ئیشی پاراستنیش چی بەهایەکە من پێم وایە کۆمەلگای مۆدرنیتی بەوەی بە حکمی ئەوەی کە ئیتر ئەو کۆمەلگا یەکتەرەفەیە نییە کار هەمومانە دیارە ئەو کاتێ سەرسەختی هەبووە بەڵام تا حدێکی چاک اتفاقێک لەسەر جیهانبینی هەبووەوەی کە ئێترێمە قەناعەتمان بەم جیهانبینیایە و بڵێن ڕای زۆرینەی لەگەڵایە کەواتەی ترێمە متفقین لەگەڵەوە بە شێوەیە کۆمەلگا هێشتا ناسنامەی کۆلکتیڤی ناسنامەی جەماعی خەڵکەکان زیاتر حسابی بۆکرا تا ناسنامەی تاکەکان بەڵام کۆمەلگای مۆدرنیتی کۆمەلگای تازە ئەمە خاصیسەکەیەتی ئەمە هیچێکە لە تایبەتمەندەکانی کۆمەلگای تازە ئەوەیە کە ئیتر ئێستاکە
ئەبێ وەک تاک سەیری خەڵک بکەین چونکە ئینسان بۆی هەیە بە شێوەیەکی تر بیر بکاتەوە کامە حقیقەتێک ئێستاکە لە کۆمەلگای شەرقی ئێمەشا و لە کۆمەلگای غەربیشا بۆ شێوەیە کە ئینسان بۆی هەیە و ممکن بڵین هەشاوەیە بۆ شێوەیە کە خەڵک بە شێوەیەکی تر بیر بکاتەوە بۆ پاراستنی مافی ئەم کەسانە لەوەی کە تۆ بە شێوەیەکی تر حەقت هەوێ بیر بکەیتەوە ئەلمانیزم بێ ئەملاولا بە شێوەیەکی ڕەها زەرورە هەبێ ئەلمانیزم بەڵێم ئەوەی کە ئەلمەنەی بەدوایە دێ یان نا ئەلمانیەت بە مانای سێمی بەدوایە دێ یان نا قسەیەکی ترە ئەلمەنە بەدوایە دێ یان نا لەسەرەوە کەوتووەکە ئێمە چەند کاری جدیانەی بۆ وەکەین بتوانین یەکێک لە مەرجەکانیەوە یەکەمێ ئەلمانیزم بکەینە پرەنسیپێک لە دەوڵەتە دووەمەوەی ئەلمانیەت تا چەندێگرێ من پێم وایە ئەلمانیەت بەو معنای سێمی تایلەر ئەگە پێویستی کە دووبارە یەکەمەوە conditions of beliefs ئەوەیە کە ئێمە بتوانین فەزایەکی گشتیمان هەبێ نقاشاتێکی جدی تیا بەڕێوە بچێ لە فەزای گشتیە بتوێنێتەوە ئێمە ناتوانین ببینوە کۆپی یەکتری سیستەمێک یان ئایدۆلۆژیایە کە پێی وایە ئێمە توانین ببینە کۆپی غەرەزی خراپی هەیە ئەمەیە کە منەڵێم ئەو کەسانی کاڵێن ئەلمانیزم یان ئەلمانیزم تەنها شتێکە لە ئەوروپا سەری هەڵدا و بۆ ئەوروپا دەسەدا ئەمەیە من ئەو گومانم لەو هێزانە پشتڕاست دەکاتەوە کاڵم ئەو هێزانە ئەجێندایەکی تریانەیە ئەجێندای هەیمەنەی یان زاڵبوونی تەواویان بەسەر کۆمەلگایە هەیە. باشە کاک سیروان ئێمە لە مێژووی کووردا بەتایبەتی لە سەرتاکانی سەدەی 20ەوە بۆ تاوکۆگاتە ئێستا لە مەراحلی جیاواز و لە سەر ئاستی بزوتنەوەی سیاسی و کۆمەڵاتی جیاواز کۆمەڵێک تێز ئەبینین کە خاوەن خەونی ئەلمانین یان خاوەن بانگەشتی ئەلمانین بە شێوەیەکی ڕاستتر بڵێن زۆر بزوتنەوەی سیاسی زۆر بزوتنەوەی کۆمەڵاتیمان هەبووە کە ئەجندای جێبەجەکردنی شریعەتی نەبوو لە ڕێگەی دەوڵەتەوە یان ئەجندایەکی هەبووە پرۆژێکی بۆ گوتارێکی بۆ بانگەشێکی هەبووە بۆ بێلایەنی دەوڵەت لە کاروبارەکانە ئەمێ بێت بپرسن دوای تێپەڕبوونی چەندین دەیە بەسەر هەموو ئەم بانگەشانەیە ئێمە لە کوردستانە تا چەندێک بزوتنەوەی ئەلمانیمان هەیە تا چەندێک ئەلمانیەتێک و بزوتنەوەیکی سیاسی و فکری لە کوردستانە دومی هەیە. کۆمەلگای کوردی لێرە هەندێک خەسایسی تایبەتمەندی خۆی هەیە کە زۆر گرنگە ئێمە تۆزێک جایکەینەوە لە هەر کۆمەلگایەکی تر. سەردەمانێک کە سەردەمانی ئاتیزمی کۆمونیستی لە دەوڵەتی ستالین و هەکوێیەکەوە مەدێکی هەبوو لە ناوچەکەی ئێمەیە دیارە ئەماتەیزمە هاوشان بە بیرێکی تەحەڕوڕی بیرێکی ڕزگاری خوازانە گەشەی و بڵین مەدی خۆی بڵاو کردەوە بۆ ناوچانەی کە خەڵکانێکە من قەزیەیەکی تریان هەبوو کە دەیبەست بە عەدالەتی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە عەدالەتی کۆمەڵایەتی لە مەسەلەی کورد و عەرەب و هەر شتێکی ترە ئەمە وای کرد بۆ ناوچەی کوردی ئێمە مارکسیزم پەلبەهاوێ و مارکسیزم بەرگێکی ناشناڵستی بەرا بکرێ ئەمە کارێکی کرد کە خیتابی دینی گوتاری دینی گوتارێک نەبێت کە ئایدنتیتیەک یان ناسنامەیەکی هاوبەش بۆ ئێمە دروست بکات وە خەڵکی کورد ئێمە دائیمەن ئێستاشی لەگەڵا بێت تا ئاستێکی زۆر بەڵام کەمی کردووە دائیمەن ئێمە کورد بووین و دۆزی کوردیمان بەلاوە گەنگ بووە ئێستاش هەر خەڵکی کورد دەگری تەنانەت ئێستاکە بزوتنەوەی ئیسلامیەکانیش کە گەشەیان کردووە هەر دیسانەوە دەست بەمەوە ئاگرن کە ئێمە کوردین و کوردایەتێکیش لە ناو خیتابیانە هەیە هاتنی ئەم خیتابە چەپیە بۆ ناوچەی ئێمە و شان بەشان بەوەی کە ئاینێک کە لە ناوچەکەیە ئاینی ئێمەش بووە ئاینی چاوسێنەرەکانیشمان بووە ڕەفعلێکی لە کۆمەلگای کوردیا وەرگرت دروست کرد بەرامبەر بە ئاینی دەسەڵاتدار یعنی بە معنایەک ئێمە لە سەردەمانێکی پێشووترا زۆرترەمان بینی خەڵکانێک سکۆلارستر بیریانە کردەوە تا ئەم سەردەمەی ئێستاکە ئەمە هۆکاری خۆی هەیە بۆچی ئێستاکە زیاتر خەتابی ئەلمانیەت پاشەکشەی کردووە خەتابی ئیسلامی زیاتر سەری هەڵداوە هۆکاری خۆی هەیە هۆکارەکەی هەرچیەک بێت من قسەیەکە بیستمەوە زۆرجار لە بەڕێز کاک بەختیار عەلی گوێم لێ بووە کاک بەختیار زۆر ورد بۆ یەکێت لەوەی کە لە سەردەمانێکە ئێمە کۆمەلگای ئێمە زۆر ئەلمانیانە بیری کردوێتەوە ئێستا کە خەتابی دینی بۆچی گەڕاوەتەوە ئەوەی من قسەم هەبێت لەسەر ئەو تێزەی ئەو زیاترەوەی کە ئەمە وەک حتمیەتێکی تاریخی چاولەیەکە حتمیەتی تاریخی بەوەی کە ئەمە تەجەنوبمان نەکردووە ڕۆژانێک ئێمە کارکردی سیاسی مەلاکانمان کەم کردوێتەوە بەڵام ئێستاکە سەردەمێکە کە ئەم کارکردی ئێستاکە ئەگەڕێنەوە ئالێرەیە فەرقەکەی کە من ئەو تێزەم پێ قبوڵ نییە ئەوەیە کە ممکن بوو نەگەڕێتەوە
ممکنیشە نەگەڕێتەوە تێگەی کاک بەختیار باسی واکە کە ئەمەیتر ناڵی حتمێتە بەڵامیتر بە ناچاری ئێستا گەڕاوەوە چکە ئێمە تەعجیلمان کرد بوو من پێم وایە ئەمانتوانی تاجیلی کەین بە شێوەیەکەیتر جارێکتر نەچینەوە سەری بەڵام هەمیشە مێژوو بەپێی ئەو هەلو مەرجە بابەتی و کۆمەڵایەتی و مادیانە بەڕێوە ئەچێکە لەناو خۆی کۆمەلگایکی دیارێکتاوە بوونی هەیە نەک بەپێی کۆمەڵێ گریمانە کاتێک کە تۆ واقعی کۆمەلگای کوردی ئەیخۆنیتەوە لە چەندەیەشی ڕابردووە ئەوەت بۆ دەرەکەوێکە هێزە ئەلمانیەکان لە جۆهرە کۆمەڵێک هێز بوون لاندێکم لەسەر ئاستی فکر و تیۆریزەکردنە بۆ مەسەلەی ئەلمانیەت دیدێکی ڕۆشن و وازح و خاوەن توانایکی بەهێز دەبوون لەسەر ئاستی ئەلمەنەکردنی ژیانی کۆمەڵاتی و پەروەردەیە ناتوانیەوە وەکو پێویست دەست بەرن بۆ هەموو ئەو جومکە سەرکیانەی ژیانی کۆمەڵاتی و پەروەردەی لە کوردستانە کە ئەلمەنە نەکرا و پێویستە ئەلمەنە بکرێت لەسەر ئاسی سیاسیە ئەوەندەی خەمی مانەوە و ئەوە بۆ ئەوەندە خەمی بیناکردنی دەستاتێکی ئەلمانی مەدەنی بێلایەن لە ئارادا نەبووە بە هەموو ئەم حکومە تاریخیانە هەموو ئەمانە زمینەی خۆش نەکردووە بۆ گەڕانەوەی ئەوەی پێی دەگوتێت پێگەی پیاوی دینی یان لە دوجاریشە لە فۆرمی دامەزراوێکی دیکە کە ئیسلامی سیاسی بوو لە کوردستانە خۆی هەڵدا و ئەو تێزا ئاینیە کەسە دەمێک مد بوو سەر لە نێخۆی نمایش کردەوە من تەواو متفقم لەگەڵ تۆیە بەوەی کە ئەو ئەلمانیەتەی لە یان با بڵین با نەڵێن ئەلمانیەت ئەو لیبراڵیەتەی کە کۆمەلگای ئێمە بۆچی نەڵێن ئەلمانیەت ئەبۆچی دەڵێن ئەلمانیەت ڕێک من ویستم بچمە سەرباسیەوە کۆمەلگای ئێمە لیبراڵیەت زاڵ بوو بەسەریا نەک ئەلمانیەت بۆ هەرێک لەسەر ساسی و قسەی تۆ کە تۆڵی خەڵکانی ئێمە ور تێنەگەشتە بوو کە ئەمە چیەکە بەڵام وەک ئایدۆلۆژیایەک هاتە بۆ ناو ئێمەوە ئێمە لیبراڵی بووین چونکە ئایدۆلۆژیایەکە بوو داوایەکە لیبراڵی بین چونکە ئایدۆلۆژیایەکە و بە تهدیدکراوی باسی مارکسیزمەکەم ئایدۆلۆژیایەکە بوو ئاینی بە ئەفیۆنی گەلان باس لێ کرد ئەمە بە پەیوەندی بکەرەوە بەو قەناعەتەی کە ئاین ناسنامەی کۆلێکتیڤی من لە بینی قەوساڵم دوژمن کە بڵین چاوسێنەرەکەت با بڵین دینی چاوسێنەرەکەت بوو ئەلمانیەت نەبوو چونکە وەکتۆڵی بەو ئەلمیەتە لی تێنەگەشت بووین بەڵام لیبراڵ بووین ئێمە کۆمەلگایەکی لیبراڵ بووین ئێستاش کۆمەلگایەکی لیبراڵی خۆشبەختانە بمعنایەک ئێمە لە سەردەمانێکە پێتوایە کۆمەلگای کوردی لە ئێستا کۆمەلگایکی لیبراڵە ئێستا دیمۆسەر و ناو پرسیارە حەزەکەم جواب بمەوە تۆزێ تاجیلەکەم زۆر پێ خۆشە جوابی و پرسیارە بمەوە بەس با من پرسیاری یەکەمیان درێژە پێ بدەم قسەیەکی لەسەر بکەم ئێمە کۆنسەرڤاتیڤ زمان یعنی محافەزەکاریمان بە حەدێکی چاخست بووە لاوە بەڵام بە حکمی ئەوەی ئایدۆلۆژیایەک بوو نەک ئەوەی ئێمە لیبراڵیەتمان هێنابێتە کۆمەلگای ئێمەوە چونکە بزانین بەم شێوەیە مافی فەرد مراعاتە کرێ و بەم شێوەی ئێمە ئەتوانین کۆمەلگایەک دروست بکەین کە دیموکراتیەتێکی لیبراڵ جێ بخەین و مافی مرۆڤ جێ بخەین ئەمەمان نەکرد ئەمەیە وای کردووە کە تۆش لە پرسیارەکە تایڵی ئەڵێ لە لەحزەیەکە کاتێک ئێمە زەختێکی کۆنسەرڤاتیڤ زمان بۆ دێ لە لەحزەیەکە کە تەنانەت لە وڵاتانێکی تر بە حکمی ئەوەی کە مۆدێرنزم کورتی هێناوە باسی وڵاتانی عەربی و بەهاری عەربی یەکەم لەوێدا خیتابی کۆنسەرڤاتیڤەکان خیتابی محافەزەکاری یان خیتابی پیاوانی دین بەرەبەرە ئیتر کارێکە کات کە ئەو مۆدێرنیتیەی کە سەری نەگرتووە بچێت هەموو خەوشەکانی بگرێت و هەمووی بدا بەسەر ئەلمانیەتە و ئینجا داوای حکمی ئیسلامی بکە ئەمە لای ئێمەش لەسەر ناوچەی ئێمە شاهژێنێ خۆپشادانی گەورە خاتەوە و مەوجەیەکی گەورەی ئیسلامی سیاسی خاتەوە ناوچەی ئێمە اینجا دێمە سەر پرسیاری دوومن پرسیاری دووەمەوەی کە ئایا کۆمەلگای ئێمە لیبراڵیەتی تیاماوە خۆشبەختانە مناڵم لیبراڵی تێماوە منوتم تۆ پێ توت کۆمەلگای کوردی خۆشبەختانە کۆمەلگایشی لیبراڵە من پرسیارێکم ئەمە بۆ بەڕاست پێت وایە کۆمەلگای کوردی کۆمەلگایشی لیبراڵە ئەگە من وام بەو شێوەی وتمە کەواتە سیاغەکەی دروست نەبووە چونکە هیچ کۆمەلگایەک نییە 100% لیبراڵ بێ هیچ کۆمەلگایەکیش نییە 100% محافەزەکار بێ کۆمەلگا هەیە ئەتوانی بڵێ بە دەرەجەیەکی چاک لیبراڵە یا بە دەرەجەیەکی ناچاک لیبراڵە من پێم وایە کۆمەلگای کوردی ئێستاکەش نسبەتەن بۆ هەندێک کۆمەلگای دەوروبەرمان لیبراڵیەتێکی زۆری تایە من ئەم ڕۆژانە گەڕامەوە کوردستان و هەر کارم نەبوو هەرەوە ئەگەڕام و مەزاهرێکی ئەوە مەدۆزیەوە کە ئایا لیبراڵیەت تا چەند دڕی بە محافەزەکاریدا و محافەزەکاری تا چەند دڕی بە لیبراڵیەتداوە من ئەوەی من ملاحەزە یەکەمەوەیە کە
کە دێتە سەر ڕەخنەی دەسەڵات و دێتە سەرەوەی کە تووڕەی لە گەندەڵی و تووڕەی لەوەی کە مۆدرنیتی لێرە نەیتوانی وە تووڕەی ئێمە مۆدرنیتی نەیتوانی و تووڕەی ئێمە خامۆش کاتەوە عەدالەتی ئیجتیماعی بخاتەوە تووڕەی نەیتوانی وە کارێک بکات کە ئێمە تۆزێک احتراممان بۆ خۆمان نەشکێ لە بەرامبەر دەسەڵاتێکە کە هەر هەمومان ئیانە پێیەکە لەم وەسەتەیە محافظەکاری هەیە بەڵام هەرە کەسە کە دێتە ناو ژیانی کۆمەڵایەتی و بواری سیاسی بەجێ دەڵێتون دێتە ناو بواری کۆمەڵاتیەوە کەسانێکی لێبراڵن کۆمەلگای کوردی بەشێکی زۆر لێبراڵێتی تیامەوە خۆشبەختانە. بەڵێ ئێمە لە چەندەی ڕابردووە و پێشتر قسەمان لێ کرد و ڕای زۆر لە توێژەری ئەم بارانەشەوە هەیە کە گوتارێکی بەهێزیشی بەمانای ڕاستەقینەی ئەلمانیەت لە کوردستانەوە پێویست نەبوو بەقەدەوەی کۆمەڵێک بەهای ئەلمانی لە هەندێک ێزا بووە و بانگەشەکردن هەبوو بۆ ئەلمانیا ناو ئەم فەزایە وەک ئەوەی کە لە زۆر شوێنی جیهانی ئیسلامیە سەری هەڵدا ئەویش دیاردەی ئیسلامی سیاسی بوو ئەم دیاردەش کوردستانی گرتەوە ئەم دیاردێ بێگومان قۆناغی جیاوازی لە گەشەکردن و لە پاشەکەشەکردن بینی و بەخۆ بینیوە لە کوردستانە تا ئەم لە حچێشی لەگەڵا بئێمێزا هێزێکی کارایەت لە سەحی سیاسیە لە وەسەتی کۆمەڵایەتی و پەروەردەی هەرێمی کوردستانە تۆ پێت وایە هۆکارەکانی ئەم دیاردەیە چیە بدروستی هۆکارەکانی گەشەکردنی ئەم دیاردەی لە کوردستان بەچی گەڕێتەوە ئەگە پرسیار لەسەر هۆکارەکانەکەی من ناچار پێ بڵم ڕەنگە وەڵامەکەم زۆر درێژ بێ هەگەر بێت و قسە لەسەر هەموو هۆکارەکان بکەم من نامی و کورت و کوێر قسەی لەسەر بکەم حەزەکەم تۆزێ بەوتر قسە لەسەر هۆکارەکانی بکەم من پێم وایە هۆکاری ئەم گەشەی کە ئێستاکە فەزای هەم کۆمەڵایەتی و هەم فەزای سیاسیش لە کوردستانە ئیسلامیزە بووە کارکردی هەندێک هۆکاری دەرەکی و ناوەچین هەندێک هۆکار کە بە شێوەی تەحفیزی ڕاستە و خۆکاریان کردووە ئێستا تۆزێ تەوزیحیم شان نادەم کە چی بەمەستێکەوە ئەڵێم تەحفیزی بە شێوەی تەحفیزی ڕاستە و خۆ ئیشیان کردو هەندێکی هەر وەک ئیلهام بەخشینێکی ناڕاستە و خۆ ئیشیان کردووە بەس بۆ ئەوەی قسەیەک لەسەرەوە بکەم ئەو هۆکارانە چین کە ئەم ئیسلامی زەبوونەی ژیانی ڕۆژانەی خەڵکی لێکەوتوتەوە ناچارە بێ ئاماژە بە کۆمەڵێک هۆکار بکەم کە هەمووی هاو زەمن کەوتووە لە حاڵەتی ئێستای سیاسی و کۆمەڵایەتی کوردستانە بەڵام پێشەمە من حەزەکەم ئەوە بڵێم کە هۆکار چی شتێک هۆکار نییە ئەمە زیاتر وازحێک زیاتر واکە کە ئێمە قەنەعەت بین کە بەڵێمانە هۆکارن دووشت هەیە کە هۆکار نییە بۆ ئەم گەشەی ئیسلامیزم لە کوردستانە یەکەم ئەمە زاڵبوونی ئارگومنت و قسەی تیۆلۆجیای ئیسلامی نییە بەسەر ئەلمە بەسەر زانستە یەکەم دووەم زاڵبوونی ئارگومنتی فەلسفەی سیاسی ئیسلامی سیاسی نییە بەسەر فەلسفەی سیاسی مۆدرنە ئەمانە نین شتێکی تر کە نییە عاملێکی تر کە ئەمەش نییە ئەوەیە کە هەبوونی تەجروبەیەکی دیموکراتی کە ڕێز لە مافی ئینسان و هەموو ئەقلیەتەکانیش بگرێ هەبوونی سیستەمێکی وانییە کە ئیسلامی بێت و حەزەکەم دوای بچینە سەر باسی تورکیا شەقسەی لەسەر تورکیا ئەنجام بووە گوێگریژ یەکسەر بینەر یەکسەر بیری بۆ واچی ئاخر تورکیا ئەوە شتێکە زۆر لە کوردستان ناوترێتەوە بەرحاڵ من ئەم قسەیە بەم شێوەیەکەم هەبوونی سیستەمێکی وانییە حکوومەتداریەکی وانییە کە ئیسلامی بێت و عدالەتی خستبێتەوە لە کۆمەلگایە دیموکراتێتی لیبرالی قبول کرد بێت مافەکانی مرۆڤ ڕێزی لێ گیرا بێت ئەم دووشتە نییە چییە؟ من پێم وایە لە کوردستانە هەر وەک وڵاتە عەرەبیەکان کە بەهاری عەرەبی کە من ڕەنگە تۆزێت حەفظمە بێ لەسەر مستەلەحە ئەوەی کە خۆپشاندان لێرە کەوتەوە و پرۆتست لێرە کەوتەوە و لە وڵاتانی تریش کەوتەوە نەتیجە یەک شتە نەتیجە ئەوەیە کە مۆدرنیتی پرۆژەی مۆدرنیتی پرۆژەی بە مۆدرنەکردنی وڵات پرۆژەی ئەوەی کە ئیتر ئێمە بتوانین کۆمەلگایەکمانە بێت دیموکراتێتێکی لیبرالی تیا هەبێ و مافی مرۆڤ ڕێزی لێ بگیدرێ و خەڵکانێک وا ناچار نەکرێن کە لەبەر گەندەڵی و لەبەر سەرکوت حسابیان بۆ خۆیان نەمێنێ یان بکەونە ژێر گوشارێکەوە کە تووشی اخترابێک ببن بەوەی کە حەزبکە کۆمەلگایەک دروست بووە کە ئەم
بۆ معنایی کافکا کە لە دەرگایەکە دایان ناو نازانێمە و چیە قەومەیە خەڵکی وڵاتانی عەرەبیش بەم دەردەچوون خەڵکی ئێمەش بە حەدێکی چاک بەم دەردەچوون ئەمە چیە قەومێ ئەمە چیە من دەوڵەتێکی کوردیم دروست کرد بڕیار بوو دەوڵەتێکی مۆدێرنی نەتەوەیی بووە من ئێستا ئەمەیان دروست نییە من پێی بڵێم دەوڵەت بەڵام لە حاڵەتی وڵاتە عەرەبیەکانە دەوڵەتی عەرەبی دروست بوو دەوڵەتی مۆدێرنی ناسیۆنالیستی دروست بوو بەو وەهمانەوە کە ئەمەیتە دەوڵەتێکە دەوڵەتی خۆمانە ئێمە چۆنمان بوێ ئاوای لەکەین کە بتوانین هەمومان تایە بە خۆشی بژین ئەم وەهمە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی شاه هەبوو هەمومان ئەم وەهمەمان ناکام کەوتۆتەوە هەمومان خەڵکی وڵاتانی عەرەبیش ئەم ناکامی دروست بوو کە هیچی نەکرد کێشەیەک لێرە کە ڕووەدا چییە خەڵکانێک کە ڕۆژانێک لە نەتیجەی ئەوەی کە کۆمەلگایەکی ترادیشنەڵی یەکبعدی بووە نەک دنیایەکی مۆدێرن و تازە ئۆتۆریتە و دەسەڵاتیشانە بووە قەزم ئیمامەکان و قەزم ئیسلامیەکان و قەزم هەر کەسێکە کە قەزم پیاوی ئاینیە ئەمانە ئیتر ئەم کەسە مختەربانە ئەم کەسانەی کە تووڕن لەوەی کە نەک ئەلمانیەت مۆدرنزم کورتی هێناوە بتوێنێتەوێ زۆر بە ئاسانی بەڵام ئەمەد پرسیارێکتر لێ بکەم کاکسیوان دوای ئەم ئەچینە ناوبرەکە ئەتوانی دوای ناوبڕ وڵامی پرسیارەکەم بیتەوە پرسیارەکەی من ئەمەیە جگە لە بسووتنەوە ئاینیەکان کۆمەڵێک بزوتنەوەی دیکە لە ناوچەکەی ئێمەیە هەیە کە ئەم بزوتنەوەنش بە هەمان ئەندازە ڕخنەگر بوون لە فەشلی دەسەڵاتی ناسیۆنالیستی لە کوردستانە لە بێئاکامبوونی ئەو خەونەوە ئەو مژدانەی کە بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی بە خەڵکیێدا و ناڕازی بوون لەو گەندەڵی و لەو ستەمکاریە کۆمەڵاتی و ئیسیبادی کە هەیە بە نمونە بزوتنەوەی چەپەکان لە کوردستان بزوتنەوەی ناسیۆنالیستە تونند و نەکان لە کوردستانە بۆ پرۆژەی ئیسلامی سیاسی لە کوردستان دەبێت بە بەدیلی ئەمانە بەڵام پرۆژەی چەپ و بزوتنەوەی کۆمۆنیستی لە کوردستان بزوتنەوەی چەپ نەتەوەیە توندەکان و یان نەتەوەیە ڕادیکالەکان لە کوردستان ئەم فەرەقە پڕ ناکاتەوە بەلە وەڵامی و پرسیارە بێتەوە ناوبڕێکمان هەیە و دواتر دێنەوە خۆشەویستانم لەگەڵمان من دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەرداوام دەبێت لەگەڵ بەڕێز سیروان عەبدولنووسەر ئومێدەکەم بینەری پرۆگرامەکەمان بن